خۆشەویستانم لێکۆڵینەوەیەکی زۆر سەرنجڕاکێشە. لێکۆڵەرێک هات لە خوێندنگایەک. لێکۆڵینەوەکەی ئەوە بوو تاقیکردنەوەی بە تەلەبەکان کرد. پۆلێک طبعاً توانای تەلەبەکان ڕێک دابەش کرابوو، دوو پۆلی جیاواز. پۆلێکیان وتیانی اعتیادی سعیکەن یاڵا اعتیادی دەرەجە و ئیمتیحان و هەموو شتێک ئاسایی. پۆلەکەی تر پێشەوەی ئیمتیحانەکە دەست پێ بکە کە وەرەقەکانیان دابەش کرد. وتیان کێ ئەناسی زۆر زیرەکە. هەر کەسە و زیرەکترین کەسی لە خەیاڵی خۆیاندانە. وتیان بەس لە ئەوەڵ تا ئەخیری تاقیکردنەوەکە تۆ کە قەڵەمەگری بە دەستە و سەیری پرسیارەکانەکەی دەستەکەی بە جوابدانە وا بزانە تۆ ئەویت. بەڕێزان وا بزانە تۆ ئەویت. یەکسەر شێوازی قەڵەمگرتنەکەت، یەکسەر تەماشای وەرەقەکە، یەکسەر دەموچاو و جوو ئەو خەت و خودودانی لە دەموچاوە هەموو گۆڕە. بەڕێزان ئەنجامەکان بۆ توێژەرەکە زۆر سەرسوڕهێنەر بوو. ئەم پۆلە دەرەجەکانیان زۆر بەرزتر بوو لە پۆلەکەی تر. تەنها یەک جیاوازی ئەویش ئەوەیە لە کاتی تاقیکردنەوە تۆ ئەزانی فڵان کەسی، تۆ ناڵی فڵان کەس بلیمەتە زۆر زیرەکە هەمووی ئەزانێ وا بزانە تۆ ئەوی. بەس لە کاتی تاقیکردنەوەکە کەواتە پەیوەندی بە چی هەیە؟ زیهنیەت. تۆ ئێستاکە سەعیەکی وا بزانە تۆ ئەو کەسەی ڕۆژێ لە ڕۆژان پێدوتراوە تەمەڵ نەزان وا سەعی ناکرێ ئەوە چی ئەو دەرەجێ وا بزانە تۆ ئەویت. بزانە چەندێک کەفا ئەو توانە و داوەبەزی. وا بزانە تۆ ئەوەی کە بەردەوام ئەڵێن یەکەمە زۆر زیرەکە بلیمەتە وایە بزانی یەکسەر کەفائی تۆ چەندێک بەرزەبێت. واتە بۆ نمونە تۆ نیو سەعات سەعیەک لە کاتی سەعیەکە وا بزانە تۆ فڵان کەسی بلیمەتی، یان وا بزانە فڵان کەسی فاشیل تۆی. تۆ خۆتی هیچ کامیان نیت بەس لە خەیاڵەکەتە وا بزانی کامیانی یەکسەر لە ناوە توانەکانتە گۆڕێت. وا بزانە کەسێکی گەمژە و نەزانی یەکسەر توانای تێگەشتنت جوابدانەوە داڵبەزن. بۆیە بەڕێزان ئێمە یەکێک لە کێشەکانی پەروەردەمان چییە؟ ئەوەیە بەردەوام غەڵەتەکانە پێڵە. تۆ کە چوویتە مەکتەب وەرەقەکەت مامۆستا چی کردبوو؟ ئەوەی کە غەڵەتت کردبوو خەتی سووری بەژێرا هێنابوو. تۆ کارتەکەت کە وەرتگرتەوە ئەوەی کە کەوتبووی خەتی سووری بەژێرا هێنرا. واتە بەردەوام زەڕەبینێکیان لە مێشکی تۆ دروست کردەوە بۆی غەڵەتەکەی خۆ ببینی. بەڵام وەرە بە عەکسی کەینەوە. تۆ ئەمڕۆ 10 کەلیمە لەبەرەکی کاتێ ئەیڵەیتەوە 4یان نەزانیت هەڵپەڕە ئەو 4ەم زانی. نەک تۆ بڵێ وەڵا 6م نەزانی هیوامان هەیە 10 دانەیە 9 زانی و 1 دانەی نەزانیوە ئەڵێ چەند تەمەڵم هەر لە بیرم چوو. تۆ چیەک خەریکی چی؟ خەریکی هیچ مەبە بەس خەریک ببە بە خاوەنی مێشکێکی ساخ دەروونێکی ئامادە بەس خەریکی ئەوە بە. ژیان هەمووی هەلە هەر کاتێ نەفسیان ئاوا بووی هەلەکانە خۆزیتەوە. لەبەرەوە بەم زیهنەوە ئێستا گوێ لە من بگە. تۆ ئەم ساڵ بلیمەتەکەی باشە بەو زیهنیەتەوە تۆ ئەم ساڵ ئەو کەسەی هەفتەیەکی کە مانگێکی کە 6 مانگی کە بۆمان ئەنووسیت من توانیم بە ئەدەبی کوردی بە ئەو نەڕۆشتەوە و تێستم کرد و هەمووی مزانی. من ئەو کەسەم توانیم هەموو ئەحیاکە بە ئەوە نەڕۆژ هەمووی لەبەرکەم هەمووشم زانم. تۆ ئەم زیهنیەتە بۆ خۆت دروست کرد. جا بەڕێزان جاری وا هەیە پێتەڵێن لە پەرەپێدانی مرۆییە پێتەڵێن تۆ ئەتوانی بەفریت و ئەوان. ڕۆژێکیان نەفەرێ ڕسمێکی دانابوو. ڕسمەکە نەفەرێ بە کرمێ ئەڵێ تۆ دڵنیا بە ڕۆژێک ئەفریت نووسی بوویان ئەمە ڕاهێنەرێکی پەرەپێدانی مرۆیی. کەسەی ڕسمەکەم کرد من دیوەکەی تریە بینم بۆ ناکرێ بفڕێ مەگەر هەموو ئەوانەی پەپولەن و ئەفرن ڕۆژێ لە ڕۆژان کرم نەبوون.
باشە وتم ئەو کەسەی کە گاڵتە بەوە ئەکا بۆ گاڵتە بەخۆی ناکە کە ئەوە ڕاستە ئەو گەمژەیی کرمەکەیە وا ئەزانێ هەر بە کرمی ئەمێنێتەوە گەمژەیی ئەو کەسەیە گاڵتە بە وێنەیەکە کە هێشتا بەسیترین زانستی سەرەتایی نازانێت کە کرمێکە ئەچێتە قۆزاخەوە بێ بە پەپولە ئەو وێنەیە هی تێڕامانە ئەو وێنەی گاڵتە پێکردن نییە بەڕێزان ئەگەر بکرێ ئینسان باسی خۆی بکە من زۆر ڕقم لەو ڕاهێنەرانەیە خۆیان شتێ بە خەڵکەڵن خۆیان تەطبیقیان نەکردو وە خەتای ئەوەش کە خەڵک ئێستاکە نائومێد دەبێن و تەنانەت دەست نابا بۆ پەرەپێدانی خۆی ئەو ڕاهێنەرانن کە خۆیان هەڵواسیەوە بە وەزعەکە خۆی فاشیلە بەڕێزان با من نمونەی ئەوتان ئەگەر من چەندین خوێندکارم لە پۆلی 12 دەرەجەی زۆر باشی نەهێنابێت یەکێکیان دکتۆرە شایستێ یەکێکیان مامۆستا کلسومەکە ئێستا لێرەی ئەگەر دەیان خوێندکارم دەرەجەی زۆر باشی نەهێنابێت من بم باوەڕ بەخۆبوونەوە قسە ناکەم ئەگەر من خۆم نەچوومایەتەوە زانکۆ 4 ساڵی زانکۆ 2 ساڵی ماستەر دەرەجەکانم نایابوو زۆر باشە نەبووە ئێستا بۆ قەنەعەتەوە قسەم بۆ تۆ ناکرد من کێم من ئەو کەسم کە ڕۆژێک کتێبەکانم گر بە دەستمەوە زۆر بێزار بووم دەستم کرد بە گریان سوێنم خوارد دوانی وەڕقی ئیمتیحانم هەبوو بەیانی زوو ئەدەبی عەرەبی پۆلی 9 سوێنم خوارد ئەچم بۆ ئەو دەشتە دەستەکەم بەلەبەرکردم تا لەبەری نەکەم نایەمەوە کەی هاتمەوە سەعات 12 بۆیە بچوومایە بۆ مەکتەب ئیمتیحانم هەبوو ئەزان کەی هاتمەوە بۆ ماڵەوە نزیکی ئێوارە جوان بیرمە لەو دەشتەی هەڵەبجا کتێبەکە بەدەستمەوە بوو هەر بە حەماسەتەوە و زۆرم کرد لە خۆم و هەر سەعیم کرد و دووبارەم کردەوە و خۆم پرسیوە بیرمە منطقی حەمۆغانی پێڵێن لە هەڵەبجەوەی هەڵەبجەی بێزان لەو منطقە ئەو سائسە بیناوشتی زۆر هیچی دیانەوە بەو دەشتا هەر ڕۆشتم ئیتر نائومێد بووم لەوەی بگەڕێمەوە من سوێنیشم خواردتان لەبەری نەکەم ناگەڕم دو ڕۆژم کە حانمە ئەو ڕۆژم هەرگیز لەبیر ناچێت ڕۆشتم حەد بەپێ ڕۆشتم حەتا لادێک وابزانم زەمەقی بوو مزگەوتەکە حەوزێکی زۆر جوانی پێ نوێژی عەسرم لەو مزگەوتەکە باشە جا بەڕێزان ئێوارە گەڕامەوە تاکیدم ئێوارەش ئیمتیحانیان بکردە هەرما بوو لەبەریکە من ئەو کەسم هەر ئەو کەسم کە بڕیارما خۆم باشکەم کتێبێک و دوان وسیان 4 و 5 و 6 بگێنە پێشچاوی خۆت مجەڵەدێ دوانسیان بەس لە ناو پاسە کاتە تەلەبەی ئەعدادیە بووم لە 4 ئەعدادیە بەس لەو 2-3 سەفەری چوومە هەولێر و گەڕامەوە کتێبی ڕەوانشناسی عمومی کتێبێکە نزیکی 600 لاپەڕەیە هەموویم لە ناو پاسە خوێندەوە دەروونزانی گشتی یەک مجەڵەدی گەورە باشە بە ئومێدی ئەوەی من گۆڕانکاریە لە خۆمان دروست بەڵام ساڵانێکی زۆر تێپەڕی کتێبی زۆرم خوێندەوە خۆم فێری هیپنۆتیزم کرد خۆم فێر کرد خۆم بخەوێنم خۆم فێری NLP کرد اینجا دەروونزانی گشتی دەروونزانی پەروەردە دەروونزانی گەشە دەروونزانی ئیکلینیکی ئەوانەی کە تەلەبەیەکی ئێستاکە بە تەحەداوەڵە ئەوەی من دانیشتم لە بەرێک بۆ بەری خوێندومەتەوە تەلەبەی ماستەر و دکتۆرای بەشی دەروونزانی نەیخوێندووە باشە چ تەلەبەیەکی بەشی دەروونزانیتان بینیوە تااقەتی هەبێ 6 مجەڵەد لەسەر دەروونزانی پەروەردە لەسەر دەروونزانی گەشە بخوێنێتەوە 6 مجەڵەد تەحەداکەم هیوایە هەیە دکتۆرای هەیە مجەڵەدی نەخوێندووەتەوە باشە لە پێناوی ئەوەی بگۆڕێم سارد نەبوومەوە تەسەوورکەن بە فارسی دنیای مجەڵەد خوێندەوە دوای سەیرەکەم کتێب هەیە لە بازاڕە عەرەبیە من عەرەبی نازانم خۆشم فێری عەرەبی کرد بۆی بە عەرەبیش بخوێنمەوە خۆشم فێری ئینگلیزی کرد بۆی بە ئینگلیزی بخوێنەوە بۆی نەڵێم ئیتر کتێبێک هەیە و من نەمخوێندێتەوە لەو بارە ئەم هەموو هەوڵ و مان و بوون و شەو نەخوونیە
ئەم هەموو ساڵانە دەرزوتنەوە ئەزمونە ئێستا من لە ماوەیەکی کەم ئەیخەمە بەردەستیەوە من دڵنیام ئەوەی من بەدەستمێناوە ئەوەی تەلەبەکانم بەدەستێناوە ئێوە زۆر بەسەری ئەتوان بەدەستی بێن هێشتا بیسمیللا ئێستا دەست پێیەکەین واتە تۆ هەرچیت خوێندووە تەنها ئەساسیات ئێستا دەست پێێت بەڵام سپاس بۆخوا ئەساسیاتێکی زۆر باشتان پێیا کردووە لە ماوەی 4 شەفتەی ڕابردووە ئێستا مرتاحین بۆی شتێکتان پێ بڵێ و شتی عەمەلیشتان پێڵێ جا ئازیزانم